ئێرەیەکێک لە فرۆشگاکانی ئامێرە ئەلکترۆنەکانە لە خورمات و خاوەنی ئەم فرۆشگایە دەڵێت لە ئێستادا بە شێوەیەکی بەرچاو هاوڵاتیان کامیرەی چاودێری دەکڕن ئەوانش بە باشترین جۆری کامیرە و نوێترین سیستەمیان بۆ دابین دەکەن. خەڵک بە دۆشتی نوێ ئەگەر بەڕاستی کامیرە یارمەتیدەرێکی باشە بۆ پاراستنی سەرماڵی هاڵاتیان لە شتی نەخوازرا و بە تایبەتی حاڵەتی دزیکردن و حاڵەتی نەخوازرا و هەروە یارمەتیدەرێکی زۆر باشە و ئاسانکارێکی باش بۆ هێزە ئەمنیەکانەکە کە چەندین حاڵەت لە ڕێگای کامیرەکانەوە کە تۆمار کراوە توانراوە کێشەکە چارەسەر بکرێت و ئێستاش کە ماگانە بەردەوام کە سیستمی نوێ دێدە بازارەوە خەڵک بە دوای ئەگەڕێ ئێمە یارمەتیدەری و خەڵکە بین بە سیستمی نوێ و بە تەکنۆلۆژیای نوێ. لە زۆربەی دوکان و ماڵانی شاری خورماتوودا کامیرەی چاودێری بەدی دەکرێت. هاوڵاتیانیش داواکارن حکوومەت لە شوێنە گشتەکاندا سیستەمی کامیرەی چاودێری دابین بکات بۆ ڕێگریکردن لە هەر حاڵەتێکی نەخوازراو. بەڵێ دامان ناوە بەڵام یەکەم جار داوامان لێکرا دای بنین بەڵام ئێستا گەر داواش نەکرێت منۆکو خۆم ئامادەم دای بنم لەبەرەوە ئیسفادەمان لێکردە وەکو بازاڕۆک و کاسبکارەکان ئێمە باش ئیسفادەمانی کردە ئیتر داواش لە حکوومەتەکەین ئەگەرەکرێت لەسەر فەرعەکانە لە شوێنە گشتیەکانە ئەوان دایبنن باشترە چکۆم کامیرەکە ئێمە بەڵێ ئێمە دامانەوە بەس هەنێک کات ئێمە ناتوانین سەی ڤیدۆکەی بکەین لەبەر کێشەی کۆمەڵایەتی. کامیری چاودێری شتێکی زۆر چاکە لە دووسکورماتو ئێستا پەرەی سندووە خەڵکێکی زۆر دایناوە و ئیسفادەیەکی زۆری هەیە نەک لەسەر حاڵەتی دزین بەڵکو لەلایەنی ئەمنیشەوە شتێکی زۆر چاکە هیوادارم احتیمامێکی تایبەتی پێ بدرێت لەبەرەوەی ئێستاکە ئێمە دوکاندارین کامێرەمان داناوە بەڵام ئیسفادی بۆ خۆمان زیاترە هیوادارین حکوومەت خۆی دایبنا لەسەر گەڕەکانە و سێرڤەرەکان لای خۆی بێتاکو بتوانێت چاودێری شارەکە بکات. بەڕێوەبەری پۆلیسی خورمات و ئاشکرای دەکات لە ڕێگەی کامیرەی چاودێری هاوڵاتیانەوە چەندین تاوانیان ئاشکرا کردووە و تاوانبارەکانیان دەستگیر کردووە. بالنسبة للكاميرات مثل ما تعرفون لها دور كبير وفعال. سەبارەت بە کامێرا ڕۆڵێکی گەورەیان هەیە لە دۆزینەوەی ڕاستیەکان لە تاوانەکاندا نەک تەنها لە عێراقدا بەڵکو لە هەموو جیهاندا بە تەئکیدی ئەم کامێرانە لە زۆر تاواندا یارمەتیان داوین سوپاس بۆخوا بەهۆی دانانی کامێراکانەوە ڕێژەی تاوان کەمی کردووە. لە سەراستی جیهان دەستگامنیەکان بۆ ڕێگریکردن لە تاوان و دەستگیرکردنی تاوانباران پشت بە سیستەمی کامیرەی چاودێری دەبەستن بۆیە هاوڵاتیان داواکارن حکوومەتی ناوەند و خۆجەیەکانی پارێزگاکان بۆ ڕێگریکردن لە حاڵەتە نەخوازراوەکان سیستەمی کامیرەی چاودێری دابنێن لە شەقام و شوێنە گشتەکاندا بۆ زیاتر سەقامگیری ئارامی و ئاسایش. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورمات و